4,000 موالیدە ئێستا لە کوردستان هەڵگیراون کە هەمویان ئەبوونە هۆکاری دروستبوونی ئالوودەبوونی هەوا. زیاد یعنی ئەو دووکەڵەی کە لە ئەم 4,000 موالیدە دەیکەڵی هەوا دەکرا بەرامبەر بووە بە دووکەڵی 700,000 ئۆتۆمۆبیل. ئەمە هەمووی ئێستا نەماوە. ئەگەر تەماشای شارەکان بکەن دەبینن کە جیاوازیەکی بەرچاو هەیە لە پاکخاوێنی ئەوە هەوا. ئەمە زۆر یارمەتی هاوڵاتیانیش دەدا، یارمەتی ژینگەش دەدا، یارمەتی خودی هاوڵاتیش دەدا کە زیاتر بەرپرس بێت لە بەکارهێنانی وزە بۆ خۆی. وزە شتێک نییە بەلاش بێ. لە هەموو دنیا خەڵک بەرپرسیارە بۆ ئەوەی خۆی هەست بە بەرپرسیارەتی بەکارهێنانی وزە بکە. لە هەرێمی کوردستانیش وایە گوناحە پێویستیت بە کارەبا نەبێ زیاد لە حەدی پێویست بەکاری بێنی. با زیادە ڕەوی نەکرێ. من دڵنیام لەوەی کە هاوڵاتی زۆر کەمتر لە پێشتر مەجبور دەبێ پارەی کارەبا بدە.